دووارە سڵاتان لەبێت لەگەڵ کۆمەڵەی هونەری ملی کوردستان بەردەوامی لەگەڵتانە هەم بۆ پێشکەشکردنی بەرهەمە هونەریەکان هەمیش بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵەکە و کار و چالاکیەکانیان پێشەوەی بچینە ناوبەڕێک باسمان لە کار و چالاکیەکانیان نەکرێکێک لە چالاکیەکانیان پێشکەشکردنی هەڵپەڕکەیە کە گروپێکی تایبەتیان هەیە لە نێو کۆمەڵەکەدا پێم خۆشە بچمە لای سەرۆکی گروپەکە کە پێشتر گفتوگۆمان لەسەرەوە کرد ناوی وەستا بەکرە وت من پێڵم کەک بەکروتی نارخۆی وەستا بەکرا وەستا بەکر بەخێر بێ ئێوارە باش زۆر بەخێر بێ پێم خۆشە باس لە کار و چالاکیەکانی ئێوە بکەین و باسیش لە ڕەگەزی مێینە بکەین کە میشەڵ پاکێ جوانتر و جوانترینەکە ڕەگەزی مێینەتان لەگەڵایە یان ناوە چۆن پرۆڤەکانی خۆتانەکەن زۆر سوپاس یاوارتان باش زۆر دەستخۆشی بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ هەرجێزا بۆ میانە بەڕێزەکان وڵای ئەمە تەبەن گروپەکەمان گروپەکەی نیشتیمان هەمومان پیاوین عافێتمانتیانی بەگوڵان بەداخەوە چکەکەم میلەتەکەی ئێمەشتاقنێ واواعی نەبۆتەوە کە بتوانێ کچ لەگەڵ پیاوانە بەمناولا بنێرێ بۆی کە بەرنامە پێشکەشکایان سیدیە هەت شتێنە و ئینانە باکەی ینی هەر دەدەقە لەگەڵ یاڕۆژ دێڕڵێ ئەها بەخوا ئەبێ بۆچی کوێ بەڵام نازانێ هونەر سەرمایەی نیشتیمانە هەر وای لێکات و ئەلاساس پیاوژنێ بێ کۆڕۆنە دەرەوە ئەوە بۆیە جوابی پرسیارەکەی کاڵی ئافرەتان لەگەڵا یان کاتە تەنها ڕەگەزی نێرینان ئێمە بەڵێ ڕەگەزی نێرینین تیپەکەمان پێگاتوە لە 10 نەفەر بگرە زیاترین 16ین بەڵام زۆربەی کات 10 نەفەرمان ئامادەین چون زۆربەمان پێشمەرگەین ئێمەش هەڵپەرکێکە هەر پێشمەرگە زۆرە خۆی هەڵپەرکێ ئەستی بیا پرسیارەکەەوە کە هەڵپەرکێ لە چیوە هاتووە هەڵپەرکێ خۆی لە شەڕۆ هاتووە هەڵپەرکێ لە شەڕۆ هاتووە بۆچی لە شەڕۆ هاتووە کە شەر خۆڵەکەن بە قۆڵیەکە ئەڕۆن بۆ جەبهەیەک هەڵپەرکێش هەر نمایشەکەی وایە قۆڵەکەن بە قۆڵیەکە و خەریکی نمایشەکەن حتا ناوی هەڵپەرکێکە لە هینی عەسکەریشە ناوی ڕێژەیە لەی هەڵپەرکێشە هەر ناوی ڕێژەیە ئیتر ناوەکانیشی زۆرە قەدیمی هەیە ئەوە هی ناوچەی مەریوانە قڕە پیرێژنی پێڵێن ئیتری من هەڵپەرکی سلێمانی هەیە بەڵێ خۆی هەڵپەرکی سلێمانی خەڵک هەنێک کەس هەڵە هەڵپەرکەی مەریوانی بەس تایبەتە بە مەریوانەوە نا لەگەڵ ڕێزما بۆ مەریوان خۆی لە ئەسڵ هەڵپەرکەی مەریوان پێڵێن ڕاستە هەڵپەرکی سلێمانی چەپیە بۆچی ناوی چەپێوی سلێمانی ناوی چەپێوی هێنی مەریوان ناوی ڕاستەیە هێنی مەریوان کە ناوی ڕاستەیە ئەمە پێڵین مەریوانی بەڵام لە ئەسڵا ڕاستەیە بۆچی ڕاستەیە قاچی ڕاستە بێتە پێشەوە لە ئەوڵەوە هینی چەپیش سلێمانێنە هەڵەپەڕێ قاچی چەپوی لە پێشەوە ئەوە ناوەکەی لەوە هاتووە باشە چەند جۆری تری نمایش هەیە جۆری تریشی زۆرە سێجار هەیە ئەوەی ژەر زۆر قەدیمە سێپێی هەیە لە سێپێی تایبەتە بە خەڵکی سلێمانی هەڵپەرکەی سێپێی تایبەتە بە خەڵکی سلێمانی بەڵام هەڵپەرکەی ڕاستە تایبەتە بە خەڵکی ناوچەی ڕۆژهەڵاتی ئێران هەڵپەرکێکی تر هەیە سێجاری پێڵە نەویش هەر فۆلکلۆرە ئیتر هەڵپەرکەکان ناویان زۆرە وەڵا ئەگەر نایبنین لەوانەیە بەرنامەکەی تۆ بەڕێستان نمایشەکان فێر یاخود تەدریب لەگەڵ ئەوانەی تراکە یاخود هاوڕێکان تاکەی بۆ فێربوون هاوڕێکانمانێ بە تیپەکەمان دەوێت نزیکەی وا 15-16 ساڵە خەریکیم کارین ینی ئەوە چوین بۆ بەرنامەکانە چوین دەسەر مەسرح چوین لە بەرنامەکان هەر یەکسەر کۆمپیوتەری لەگەڵی بۆ فلان بەرنامەچین ئەزانین چی بۆ بکەین بەڵێ پرۆفێشی هەرەوێ هەڵپەرکەی خاویش پێشکەشەکەن پێشکەشەکەین بەڵێ چەپی باشخۆشتین هەڵپەرکەی خاوەکە بتوانی ئیسراحەتی جێبگەیت و چێژی لێوەرگەی باشە پێم وابێت هاوڕانم لە کۆنترۆل پێمەڵێن کە ڤیددیۆیەک ئامادەیە گە هەڵە نەبم فەرمۆچینە لای ئەو ڤیددیۆیە بینینەوە گەڕێنەوە لاتان کۆمەڵەی هونەری میلی کوردستان یەکێکن لەو کۆمەڵە چالاکانەی کە هەمیشە و بەردەوام لە کار و چالاکی و خزمەتدان بە تایبەت لە بواری هونەری میلیدا ئەو کاتیش کۆمەڵەکە توانیوێتی چەندین ئاهەنگی ڕێژێنان دروست بکەن بۆ هونەرمەندانی دیاری کوردستان و ئەوانەشی کە تا ئێستا لە ژیاندان نەماون و ڕۆژگارێک خزمەتیان بە هونەری کوردی کردووە.
ئێمە هەرچەنە و خەڵاتانەی ئێمە ئەگەر بەهاکەی ئەوە نییە کە بتوانین لە ئاستی گەورەی و لە ئاستی سەروەریەکانی ئەو کەسانیان کە ئێمە ڕێزیان لێنین بەڵام لەلایەک ترەوە خۆشحاڵین کە ئەو کەسانە بەسەرەکەینەوە ئەمانەوێت بزانن کە کەسانێک هەیە ناوی ئەوان لەبیر ناکەن ئەو هونەرمەندانە بەڕاستی بوون بە بەشێک لە مێژووی ئەم شارە مێژووی سلێمانی کاک عوسمان جێگەی شانازیە بەڕاستی خێراتیەکی گەرمی گەرمتان دەکەم خوشک و برایان و عەزیزان و هونەرمەندان و زەحمەتکێشان و بەڕاستی زۆر مەمنونتان بوو.
دووبارە سڵاتان دەبێت نەدای کاک محەممەد بۆ پێشکەشکردنی و بەرهەمەی کە ئامادەی کردووە لەسەر یەکێک لەو نەریسانەی کە زۆر بەربڵاو بوو ئێستا نابەربڵاو بوو لە کللتوری ئەمەدایش بریتی بوو لە مناڵی زۆر. بڵێ بەسەر چاو حەز دەکەم ئاماژەیەک بۆ بدەمەوە لە بەرنامەکەی ڕەشماڵەشە پێشکەشم پێت بەڵام لەسەر داوای کاکجزا و بەڕێزتەوە دووباراکەمەوە هوەری میلی من حەز دەکەم دایما ئەو شتە کۆمەڵایەتیانەی کە باون یا دروستە بن لە واقع ئەو ئەیبینی حەز دەکەم لەسەر ئەوانە گۆرانی بڵێن زیاتر ئەوان پێشکەشەکەم بەسەر ساڵ لە خزمەتە. أول يا عيسى وموسى يا إنجيل يا التوراة يا محمد يا علي يا ذكر ونجو تعال أول بوتو خدايا لا نريد الصعاد صد مرميا فنجاي كم بزكاة فنجاي كم بمولود فنجاي بخير وخيرات صد شكر بخواي قورا كوا رحمن بيدكات دم داري ندامي لما لون يشكم ببات يكي قابي بشكيني يكي لك وطن شركات يكي قلماس بدس يكي سيار الليبات يكي سربان بسربان ربو تري خلقنا يكي كان مدرسة دون بما مستقيدات يكي كان بتقوى حكمينا كولان بكات كات يشودي تبانا داني شلنا ويانا أما يكابا قراني الرئيسي تبياني أويان بتشمط الريزان أويان بفيك اليدان أويان هل أتسكيني أويان بيالا أشكيني أو بنجرة أشكيني فوق لقو هلصيني أو بيخف الروخيني أو كنتورة بشكيني أويان من أي ماركة أو داوي ديناركة كسا قيلة كسنية كسني جيبة تسنية لم فلي مطازية علي اتفاظية سفرة أرازيتوا كسكزنا ناسيتوا دو منزل نراوا عجبني وينماوا دايق أباريتوا ويا نقل شيتوا منزل بعصمانوا كوي كرد كولانوا شلاب ديواروا بخور ديت اخواروا كدري طلبكنوا يخبر أدنوا تقيت شوف زماردي زربي دارو ديوار دي بيزا حوشي وان كردن يكتريان بردم مردن أمبر بوت جاني أو روجيني وبشو دايقنا وبجي كرا وضعك زور خطرة دايكي داما ومحالا أجيلنا وبنالا لقلبك نكبتا مليان شوا بفتا دايكو باب لمالوا بدز دا من دالوا دونا بندي زمانا مال بوتا خستخانا قرب السر أو باو كبير قرب السر أو داي كبير وانالي ويبي أدان تو خاوان دا من قلبي آخر شون بين زاد شون أمر قبضتنا بي لشو تولا إزيبا كل أو باو كزور نقبتا 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 دا من دال خاتوا عمزا بي بخيوناكي علي خوابي باتوا شونا ريتا بياني هيري لي أكاتوا علي دجنك جوربي معرف دابا فاتوا أو من الله هناوتا يان لغم بوناتوا قد خواب خير نينوسيو فاداشت نداتوا دمن دال هناوا كسي خير نداتوا كسي بريشم ناكا أقريشم بوناكا ويشم فيرو نخوشم بتنياتي أكوشم باو كروتشي مخون كده خوشي نديو رورون كده لدنيا تواني وراكم نانبو من الفياكم أي عربان فالنا أي كعربان فالنا حتى خوشم لتصالنا تشكور دستم لرزوك نمهينا جنينا زوك تشجعنو مشكي تازا لبركن قد جيلوك والكين بقولي يكدا بوقاش قولي تناروك دي سلشو بيكي لي بقرم دي بقرم زازال بوي بي مسال شوك ما مردنا وتشيشينوك بجين لسر كتنوك شونم جانم لطابو نكم عمل من عالبو أو إيدا من دالي هس خوشي دل
أسيلة ذا كل ما مجزا جو بقرا أم وضع الزور شلوكا خاوني دمن عربي دورا ورا متوقع دمن البوتي دينن وضعك أشيبينن شون دليان بو أسينن داوايان بجيدينن شون أيان خمك ويندن بو أويش دفيربن زستان جواب الريوة بو قد هر قرب بيوة نيوي والق تفانا جلوه بريان نفسانا زستان سارد صولا دايك أيكا وبولا الله عتا طلولا زور حزينة بانطولا فاتحيان دي بيلاوا شوالا كيد الرياوا خزكوا كيد الريا نعيم جنيا لبريا سعيدة كروزيتوا خميسة دوريتوا ماما فتح كشومات هو أحباب رانلات ببي بارو ببي بول دانش توماتو ملول حتى نزور بس زمانا هم صلا كي كنا فنجكاني بوتزام بيلاوا كي زورتنا ززابرا قوريانا حزينة جرهنانا خوش مواسم بوتوا زختم نزم بوتوا خينم فنزا وخوارا الارزم تا يوارا باب مرم نزاتن بي تاكي شاتا شاتن بي تاكي شاتا شاتن بي يلا بشار شان وصابك كيف وشي دەستی خۆش بێت
کاک محەممەد چاکمان ئاسانش خۆش بێ کاکە ڕێبوار خۆش بێت بەردەوام بن. کاک جەزا ئامادەی خەڵک لە پێشکەشکردنی کار و چالاکیەکانتانە زۆر دیارە، زۆر بەڕوونی دیارە. پێم خۆشە باس لەو شێوەی بانگەشتانە بکەیت لە کاتێکی شەکە پێوترێت ئەزمەیەکی زۆر هەیە یاخود گرفتێکی زۆر هەیە لە نێو خێزانەکانە دەڕووی ئابوووریەوە، بەڵام هونەرەکەەوە کات کە بێباک بنەوە و بەردەوام ئامادەیانەگەر لە پێشکەشکردنی چالاکیەکانتانەوە گوێگرتنیان لەلایەن خەڵکەوە. من خۆشە باس لە ئامادەبووان بکەین و بەجۆشی ئەوان و جارێکی تریش پێشوازیکردن لەوان بە چ شێوەیەکە یاخود ئاگادارکردنەوەی خەڵک بۆی کە بۆ منە ئەمڕۆ چالاکیەکمان هەیە چۆنە. ڕاستیە ئێمە هەموو ئاگادارکردنەوەکانمان هەموو ڕێکلامێک بۆ چالاکی داهات و یەک دروشمان هەیە کە ئێستا خۆشبەختان ناوەندە هونەری و ڕۆشنبیرەکانە ئەوانش بە نمونەی هێنەوە. ئێمەڵین بەرەنگاری ئەم قەیرانە بووینێتەوە دروشمێکمانەیە بە حەیران بەرەنگاری قەیرانە بینەوە. ئێمە بەردەوامی ئەو کۆمنتانی کە بینیم لە شار و شارۆچکەکانی ترەوە ئەتوانم بڵم کۆمنتێکی چەند شەوی پێشووی برای خۆشەویستی کاک محەممەد چاوجوان کاڵە کاکەوە بە سلێمانی خۆزگە من لێ بوو مەسەڵەن ئەوە پڕکی کە بینی ئەو زیندوێتیە ئەو هەموو گۆرانی مۆزیکەی کە لێرە پێشکەشەکرێن بەڕاستی ئەمە تەحەدای هەموو قەیرانەمان کردووە. یعنی لە شارەکانی ترەوە باشە سلێمانی بەوە ناسراوە هەرچێکە بێ خەڵکە هەڵەپەڕ هەر گۆرانی هەر مۆسیقا و گۆرانی میلی و هەر دڵیان شادە بەڕاستی ئەوە زیندوێتی سلێمانیە. ئێمەمانەیە ئەم زەمانە پێویستی بەوە هەیە خەڵک ئەچێتەوە لە ماڵەوە سەیری کێتە بەرنامەکانی ئەمە من جارە پێیانەڵم تکایە مۆبایلەکانتان بۆ چەند ساتێک ئەو کاتێکە لەگەڵ مای بەسەرەبن سایلنتیکەن بێدەنگیکەن ئانتەرنێتەکەتان دابخەن تکایە هەرچی خەبەری خوێنیتەوە هەمووی ناخۆشە هەمووی ململانەی حیزبی ململانێکی زۆر ناخۆش قەیرانێکی زۆر ناخۆش شەڕێکی نەخوازراو هەرچی نەهاکانە هەموو دڵمان داخورکێنێ بۆ ئوساتە بەخشم بە مۆسیقا و گۆرانی بەڕاستی خەڵک لەوە تێگەشتووە یەک سعاتێک دو سعات لە چالەکەکان ئێمە ئارامە بێتەوە دوێنێ ئێمە کۆنسەرتێکی خۆبەخشمان پێشکەش کرد بۆ هونەرمەندی میلی کاک عەتا کە بەڕاستی ئەو خەڵکی لێ بووە گوێ لە گۆرمی لە ڕەسەنانە گرتووە گوێ لە مۆسیقای ڕەسەن گرتووە خۆشبەختانە کە پێم وای بێت کەناڵێکی ئەڵمانی بوو لێ بوو هەم بەرهەمەکانی ئەمەی تۆمار کرد و هەروە لێ هۆرەی جاپی و چەند گۆرانێکی ناوچەی گەرمایان پێشکەش کرد هەنی ئەو پەیامنێر بوو یا کەسێکی ڕۆژنامەنووس بۆ ڕاستی نازانم بەڵام زۆر سەرسان بوو بۆی کە لە سلێمانیە سەرڕێ هەموو قەیرانە سەرڕێ هەموو ئەو هەموو ناخۆشی کە هەیە بەدیە کرێ سا بەڕاستی خێزانەکان خەڵک هەمووی جۆرێک لە دڵتەنی پێوە دیارە ئیشی ئێمە هونەرمەندەوەی لەم زەمانەیە دەستیان بگرین و ئارامیەکەین. باشە دەستەکانت خۆش بێ کاک بورهان ئاماژەکردن بە ڕۆژی چالاکیەکان بە چ شێوەیەکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە یاخود ڕێگەی ترتان هەیە بۆ ئاگادارکردنەوەی خەڵک ڕکلامی ترتان هەیە و کەمێکیش باواز لەو ڤیدیۆ بکەین کە پێش گۆرانەکەی کاک محەممەد بینیمان. طبعا والله ئێمە هەست بڵاوکەوەکانمان لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی ئینتەرنێتەوەیە هیچ ڕێگەیش کەمانە تەنها لەوە نەبێ ئێمە توانین شتەکانمان بڵاوکەینەوە ئاگاداری ئەو خەڵکە بکەین کە ئێمە بۆ نمونە سبەینێ کۆنسێرتێک یا بەرنامەیەکمانەیە و ئەو خەڵکی تا بەشدار بێت. دووەم شت حەزم کە ئاماژە بە شتێ بەم ئێمە لە کار و چالاکیەکانمان تەنها احتیماممان بە گۆرانی بۆ مۆسیقانەیە بگرە کۆڕی شعریشی تیاکەین یعنی چەندین کەزیەت خۆی پێی خۆشە کە بەشدار بێ و شعری خۆی تا بەخشکە لەو شوێنێک کە ئێمە ئیشی تیاکەین. باشە بەباس لەو ڤیدیۆ بکەین کە پێش وچانەکە پێش ئەوەی کە کاک محەممەد بەرهەمەکی خۆیمان پێشکەش بکە بینیمان ڕێز لێنان بوو بۆ یەکێک لە هونەرمەندەکان ئەوەندەی ناسیم هونەرمەندی خۆشەویست و کوڕی کۆچکردو و کاکردی عوسمان عەلی بوو. خۆشە باس لە ئەو چالاکیانە بکەین. بەڵێ ئێمە طبعا کە ڕێزێنانەکەین طبعا بۆ تەنها بۆ هونەرمەندانە کە لە ژیانانە ئەوانشی کە کورسیان کردووە ئێمە بەسەریانەکەینەوە لەو بەرنامەیە مەسەڵ ڕێزێنانیان بۆ بکەین کە سوکاریان بانەکەین هەرا بێتەوە تۆماری ئەکەین و خۆمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبڵاوێکینەوە. باشە زۆر باشە کاک جەزا هەڵبژاردنتان بۆ دەستنیشانکردنی ئەو هونەرمەندەی کە میلی و ئێستا بەرهەمی هەیە و ئامادەی هەیە و یاخود نەخێر لە ژیان زانە ماڵیان کە سوکاریەوە چالاکیەکە بەڕێوەچی ئەو ژیارنەتی دەریانە بن چۆنە بێت کێ بڕیارەدا لەسەر کەسایەتەکە ڕاستیە بە دەرەجەیەکتان بڵێن خۆم سەرکاری ئەو ئیشاکەم بەڵام تیمێکی زۆر بەتوانە کە لێرە نێستا زۆرێکیان
لە یەکەم ڕۆژی کار و چەلەکەمان و کاکا بەش کاکڕەحمان کاگالان زۆر شەلێنین ئەوانی کە ئەو تیمە تۆمەتۆڵەیە کە ئەتوانم بڵێم لەسەر توانن تیمێکی زۆر بەهێزین باسی ئاگادارکردنەوەکان کە من دیار لە پێیجەکانی خۆمانە هەمومان و هەموو شێوان لە ڕێگەی تەلەفۆنەوە کۆمەڵێک پلەیانێریشوانەیە کۆمەڵێک فۆتۆگرافەر کە ئێستا لێ لەنێ کاکزیار فەرەداری کاک مستەفا و زۆرێکی ترن کە هاوکارمانن کاک جعفەر کە پەیامنێری کۆمەڵەکەمان ئەمانە هەمویان هەرێک و لای خۆیەوە بە کۆمەڵێ نامە بە ڤایبەر و بە دیارە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە ئامڕۆزەکانی پەیوەندی میوانەکان ئاگادارەکەنەوە ئێمە یەک نەریتمان داینەوە هونەرمەندێکی کە لە ژیانە نەمادێت هونەرمەندێکیش کە ئێستا لە ژیانە بەڵام پەراوێز خراوە بەڕاستی ئەو ڕێوێنراوەتەوە دڵشکاوە ئەنی هەست دەکات ئەزمونێکی زۆری هەیە تەمەنێکی خۆی بەخشیوە بە خزمەتی هونەر کەسێک سڵاوێکی دەناکات سەر پێگوڵی پێشکەش ناکە ئێمە هەنین لەو یادەیە بنمونە و یادەی کە بۆ هونەرمەندی نەمر عوسمان عەلیمان کرد وەکو شەهیدی هونەر چکە وەکو ئاگادارین لەسەر شانۆ گیانی بەخشی ئێمە ڕێزیانمە بۆ خانەوەدەکەی کرد لە هەمان کاتە لە بەرامبەریەوە ڕێزیانمە بۆ هونەرمەندی میلی و سیمبوڵی هونەری هەورامان هونەرمەند عوسمان کێمنەی کرد کە بەڕاستی خۆی زۆری پێخۆش بوو کە لێک کاتە ئێمە دوو کەسمان بەسەر کردەوە زۆر جارۆنەری تەمان پێڕەو کردو لە کار و چالشەکانی خۆمان باشە زانین لە شاری کەرکووک ئەم جۆرە بەسەرکردنەوەی کەسایەتیانە چۆنە وەڵی لە شاری وەکوتم ئەوە چەندجا بڵێمەوە ئێمە زۆر جیاوازین بەهۆی قەیرانی شەوە بەهۆی نەعەدالەتی لقێکە بەشێکە و لە بەشێکی گرنگە لە کۆمەڵەکە کەواتە بێ بەردەوام چالاکیان هەبێ بێگومان نەوەستاوین بەڵام نەعەدالەتی جوگرافی ئێمەی تۆزی ڕاگرتووە ئەو نەعەدالەتی جوگرافیش کە لە ماوەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە کەناڵەکان ئەمان بینی باسی بە هەرێمبوونی شارەکانەکرا من پێم بەڕاستی لە 100 پێم باشە کە سلێمانی هەرێمێکی سەربەخۆ بێ و کەرکووک هەرێمێکی سەربەخۆ بێ ڕەنگە کۆمەڵە کەس لێکدانەوەی وای بۆکەن کە ئەم بە هەرێمبوونە با بڵێن لە کوردستانتدا ئەبڕێنێ کەرکووکوانە بەڵام لە ڕاستەکەی ئەوانێت چونکە ئەگەر تەماشا بکەی ئێستا بە سلێمانیەڵەن پایتەختی ڕۆشنبیری باشە پایتەختی ڕۆشنبیری ئەبێ بێتۆ لێرە هەموو فیستیڤاڵ و ڕۆژشتە ئەو شتانێک کە پەیوەندیان بە ڕۆشنبیریەتی وڵات و خەڵکەوە هەیە ئەبێ بێ لە سلێمانی ئەنجامی بدەیت خۆ ڕاستە ئێمە پایتەختمان هەولێرە بەڵام ئەگەر چاوێک بە مێژووی هەموو وڵاتەکانە بگەڕێنی سێکە دوبەی پایتەخت نییە لەگەڵ ئەبوظەبیە سێکە ئەو بژانەوە ئابووری و ئیداری کە لە دوبەی هەیە لە ئەبوظەبی نییە سێکە لە ئەڵمانیا هەر سیستمی فیدرالیەت و ئەوانە بەکارێنن و وڵائینەکانیان ناوچەکانیان سەر بەخۆیە بزانە چ وڵاتەکان چەندێ بژاوەتەوە لە ڕووی ئابووری و ئەمریکا هەموو شوێنەکان ئەگەر تۆ بێ مقارنەی بکەی بە کوردستان بێ ئەزمونێک لەوان وەربگریت ئەو بۆ ئەزمونات تێپەڕێون ئەوە باشترین سیستمە کە کوردستان هەنگاوی بۆ بنێ چونکە ئەگە سلێمانی هەرێمێکی سەربەخۆ بێت داهاتی ناوچەکەی خۆی و هەمووی بۆ خۆی بێ ئەو وەختە لە ڕووی ڕۆشنبیر و لە ڕووی با بڵێن کۆنسێتات و شان و شێوەکاری و لە هەموو ڕۆکانەوە زیاتر پێشەکەوێت کەرکووک هەمان شێوە هەولێر هەمان شێوە با ئێمە سەربەخۆ بین لە ڕووی ئیداریاتەوە بۆ نمونە کۆمپانیایەکەوێ بێ لێرە پرۆژێ بکات لە سلێمانی ئەبێ 50,000 بچێتە هەولێر بێتەوە نەعەدالەتی جوگرافی لە چێوە سەرەڵدا لە کاتی هەڵبژاردنیشا پێتە فرۆشتنەوەڵێ خۆ ئێمە سلێمانی بەڕێوە نابێن خۆ ئێمە کەرکووک بەڕێوە نابێن خۆ ئێمە هەولێر بەڕێوە نابن ئیتر ئەم ململانە سیاسی و چێشمی سیاسی وای لەم بارودۆخە کردووە کە ئێمەش لە کەرکووک بوەستێنرێین هونەرمەندانی کەرکووک لە هەموو ڕێکەوە چەساونەتەوە لە بەغاوە ئەچەوسێنەوە لە کوردستانیشەوە هەندی ئەچەوسێنەوە ڕات موچەکەمان من 4 ساڵ خزمەتم خزمەتی ئاسایش و پێشمەرگادی سە فەرمانبەرم لە بەڕێبەداتی ڕۆشنبیری و نەری کەرکووک موچەکەم لە نیوای بڕاوە باشە من ئەتوانم هەر هەوڵی تەقەلای ئەوە بدەم ماڵ و مناڵەکەم بژێنم و کەسابەتی زیاتر بکەم بۆیە ئێمە تۆزێک وەستاوین لەوە ڕۆک نەشوەستاوین بەڵام کارمان کردە بەڵام بۆ کوتم لە ڕووی سلێمانی و هەولێر ئەوانەوە ئێمە مەداخەوە باس لە ناوچەکانی تری کوردستان بکەین لە دووە ژمارێکی زۆر لە هونەرمەندانی میلی باش و سەرکەوتوو هەیەەوە لە هەورامان بە هەمان شێوە لە زۆربەی شوێنەکانی تری کوردستان لە ڕۆژهەڵات لە باکووری کوردستان پێم خۆشەزانم بۆ لقتان لەوێ نییە وەگەر لقتانی ئایا لە بەدیلی لقەکەیە هونەرمەندانی ناوچەکانی تر لە نێو سلێمانی یا کەرکووکە جیان بۆتەوە ڕاستێک کە هەیکەلی ڕێکخراوەکەمان دامەزرات
بڕیار بوو لە هەموو ناوچەکانی مالەکمان هەبێت چۆن ئەم سێ لەقەیتە لەوەیە وەستین تووشی کارەسات بووین لەگەڵ داوازانە کوردستان کەوتم قەیرانەوە ئێمە هیچشمان لە حکومت نویستی بوو لە ڕاستێت تەنها کرێخانی یەک بارەگامان هەبوو کە تێیا کۆبووینەوە بتوانین هەیکەلی داری خۆی کارێک بکەین داوامانەوە بوو کە نەسرەیەکە بێ کە بتوانین ئەو لقانە هەر هیچ دەبێ کرێخانووی لقی کەرکووکمان مانگی 130,000 بوو کە کاتە یەک وەرەقە بانپاری دۆلاری نازم چی کردن ئەوەشیان بڕیانی مەس بن منە ئەمانەت ئێستا بەخۆ بەخەش بۆ زانیاری بەڕێستان هی بینەرانیش سەرۆکی هەموو دقەکان کە باسیگەن هەمومان بەبێ موچە بەبێ پاداش بەخۆ بەخش هەنی شەکەین ئێمە کەسمان بۆ داهات و بۆ پارە و بۆ شتانە ئەوچانمان نکردووە بەڵام خۆ ئەبێت جێگایەکە بە هەریز دەمێ بۆ ڕێخستنی کاروباری ئیداریمان ئەوەش نییە ئێمە یەکەم فیستیڤاڵی یەکەم ساڵمان کە کردەوە دوای یەک ساڵ دامەزان بە بەشداری نەتەوە جیاوازەکان کە وەڕاست کاک محەممەد سەرپەرشتی ئەو بەشەی کەرکوویش کرد کە هونەرمەندی تورکمان و عەرەب و کوردیش بەشداریان کرد و ئێمە چوین لە پارکی بابا گۆرگۆر لە ناو شاری کەرکووکە کە ئەو سەردەمانە تەقینەوە و ئاژاوە و ئەوانەشە بوو چون لێ ئەمانش فیستیڤاڵی ساڵانەیان کرد ئەو شانەمان کردووە بەڵام بەداخەوە وەستین کە لەوەی لقی بادینان لقی هەولێر کە هەمووشی ئامادەیە لقی گەرمیان لقی هەورامان لقی هەموو ناوچەکان نەمانتوانی لەبەر ئەو قەیرانی کە هەیە تۆ لقێکی پێ لە شوێنە ئەبێ بە قورساییەک لەسەر سنتەر کە ئێمە کە گشتەکەین ئێمە خۆمان ئێستا لە دوکانێکە ئیش و کارەکانمان نەبێن بەڕێوانی ئەبێ ئەوان چی بکەن درستە باشە دەستەکان تاخۆشە بە هیوای بەردەوامی لەگەڵەوە هەموو بارگرشی کە لە ڕووی ئابوووریەوە لە دێو کۆمەڵەکەدا هەیە بەڵام هەر بەردەوامیتان هەیە کاک محەممەد پێ چۆنە گەمان لە گۆرانێکی تر بێ وڵا لە خزمەتانە گۆرانی بەڵێن و بڕیارم داوە ئەویش هەر دیاردێکی کۆمەڵایەتیە پێشکەشی بەڕێز و بینەرانی خۆشەویستی صوفي لخلوة مومي عشق جسينم أسمت شيب يوتاكان زنجر را وشينم تباو كد أفاريم وأتاقو تويلي بسينم هاي ضلين وبريار داوا أتاقو تمناوا شي خزمك ويكماوا لقل تدوان زكاوا هاي اسمع خوازليني دمداريم تالا دست النداوا اسمع خوازليني دمداريم تالا دست النداوا أكم بپشتێنی چی شێخ و پیاوچاکانە کێخاوەن تەریقەتە کێخاوەن دیوەخانە هەمووی دێنم بۆ ڕجای ئەو باوکەی بەڕێستانە هەی بەڵێن و بڕیارم داوە هەتاکو تەمەناوە چی خزمە کۆیەکەماوە لەگەڵ دەدوانزە پیاوە هەی ئەسمە خوازبێنی دڵدارێم تا لە دەستم نەداوە ئەسمە خوازبێنی دڵدارێم تا لە دەستم نەداوە
خۆشی خۆمەبورم ماڵ بە ماڵ مزاکەم لە پێناو تۆ مەجبورم پاییزەکەم با بەهار تا دەریا گوڵی سوورم لە باوکت ئەپاڕێمەوە تا ببێ بە خەزورێ ئەی بەڵێن و بڕیارم داوە هەتا توو تەمەناوە چی خزمە تۆ یەکەماوە لەگەڵ دەدوانزە پیاوە ئەسمە خوازێنی دڵدارێم تا لە دەستم نەداوە ئەسمە خوازێنی دڵدارێم تا لە دەستم نەداوە دەستیم ولای خۆش بێ ماندوو نەبن دەست خۆش کاک محەممەد بەردەوام بن کاک جزار نزیکین لە کۆتای پرۆگرامەکە قسە باز زۆر مابوو بەڵام کاتە کارەوەە دەستمانەدات پێم خۆشە جوڵاتی خۆتان پێشکەش بکەن ویستم ئێوەی بەڕێز ئاگدار بن و بینەرانی خۆشەویستی شاکیانمان بینم شەو ئەتوان ئامارێکەکەن ئەتوان داتایەک بەکاربێن کە لە ماوەی یەک ساڵی چالەکەەکانی کۆمەڵی هونەری میلیا بەتەنیا من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ وەزارەتی ڕۆشنبیری بە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بە هەموو لەق و بە هەموو شوێنەکانی ئێمە بەتەنیا توانن بەڵام بە مانگێکی ئێمە بەقەدەر ساڵێکی ئەوان چالاکیمان ئەنجامەوە بەڵام ئەمەوە شتانەگەدان کە لە سێ دوکانەوە کار و چالاکیان ئەنجام دەدەیەکیشان منەکو کاسبکارێکە دوکانەکەی خۆم کاک محەممەد لە دوکانەکەی خۆی لە کەرکووک وەستا بەکەریش لە دوکانەکەی خۆی کە ئیشی تۆڕ ناکات ئەمە کارە چالاکی ڕێگەخین وەرا برایکی بەڕێز و خۆشەویستمان کاگۆران کە لێرە نوێژ لە کافترێکی توری زەدەش لەم شوێنانەوە ئێمە لەبەرەوەی تا ئێستا یەک شوێنمانیە کۆمەڵی هونەری میلی کە تایە بارەگامان بێت کە ئیشوکارەکانمان هەتا ئیشی ئیداری لە دوکانەکانمانە پێناسەکانمان نوێکەینەوە بۆ برادەرەکانمان سپاس بۆیان دەستەکانتان خۆش بێت کاک محەممەد بەڕێستان دەوڵەتتان چییە؟ وەڵام من ئەمە لە دواوتەمە زۆر سپاسی هەموو ئەو ستافەی لەقی کەرکوب بکەم کە لەگەڵ مابووە حەزەکەم بە ناو ناوێن بێنم هونەرمەند کاوەتابانی ئیماجاب کاگازا شاکر ئاران سەفحات نەزمەدین جومعە خۆشەویستی کۆمەڵەکەمان کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری کەرکووکە کاک محەممەد سەید کە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری کەرکووک زۆر هاوکارمان بووە زۆر سپاسی کاگزگاری حاجی هەمە ئەەکەم کە بەرپرسی ڕێکخراوە دیموکراتەکانی کەرکوو و هەموو ستافی ڕێکخراوە دیموکراتەکان کە بەردەوام هاوکارمانبوونە چونکە چەپڵە بە دەستێک لێ نادرێت هەموو ئەو بەڕێزانەی هونەرمەندان کە بەخۆبە خشکاریان کردووە لەگەڵمانە بەڕاستی ئەگەر ئەوان نەبوونایە و ئەم بەڕێزش کاکجزا کە هاوکاری تەواومان بووە لە سلێمانیەوە نەمانەتوانی بەردەوام بین سپاس بۆ ئێوەی بەڕێز جارێکی تر بەردەوام بن لە شاری کەرکووکە و کاک بورهان دەوڵەتی بەڕێستان بەڵام من زۆر سپاسی هونەرمەندە میلیەکانەکەم لێرەوانەیە دەستیمان دووبوویان نەکوشن بەڕاستی ئەوان بوون کە ئێمە توانیمان لە چەند ساڵە خزمەتی هونەری میلی بکەین هەلێرەوە ڕێز و سڵاو بۆیان هێچیان ماچەکەم دەستخۆشیش بۆ بەرنامەکەی جەنابتان بە هیوای سەرکەوتن زۆر سپاس دووبارە بەردەوامتان بۆ خوازم ماڵاوی لە بینەرانەکەم و گوێمان لە دوا بەرهەمی کاک محەممەدی شەبێ بەڵێ دوا بەرهەم گۆرانەیەکم لە ساڵی 1970 و ئەوانە داناوە زۆر لە هونەرمەندان و توانێتەوە کە ئاواز و شعری خۆشمان هەیە لە زمانی چاوکاڵێ لێرە ئەم پێشکەشتانێکەکەمەوە بۆی خەڵکی بزانێکەوە ئاوازی لەم لە سای 1970 دامەوە باشە بەردەوام بن ئینشەڵا بەخێراتنی دووبارەی میلیسیانەکانەکەین دووبارە بەخێربێن میوانەکان ئێوارەتان پێشکەش کرا هەتا ڕۆژی شەممە لە پرۆگرامێکی تایبەتە پێتانەگەینەوە لەگەڵ هونەرمەند ماهیر لە شاری هەولێرەوە پێتانەگەینەوە هەر شاد بن سپاردەی خوا بن خواتان لەگەڵ جوانی چاوکاڵێ لەلەندەی گەردن خاڵێ هەزار دڵ بۆ شەیدایە بە دەردێوە ئەناڵێ هێندە کافر مێدینە نابێ بەگوڵی
بقولي هزمالي هرشي ما مصامانا يكني يقنعيني يتكفر بالرحمي ناسي تسر هزيني بوفايد لنايا هيالي نازنيني بوفايد لنايا هيالي نازنيني هاي لدواني شوكالي للن بقد الخالي هاي لدواني شوكالي للن بقد الخالي أزهر ضوي شيدايا بدل ديوان علي يتكفر بيدينا نبي بقولي هزمالي يتكفر بيدينا نبي بقولي هزمالي زار لدي والدوام دورنا منوشكانم بوي بماي بختياري يزي أجنم سوانم بوناي دلم شاد كي خود بكي بميوانم بوناي دلم شاد كي خود بكي بميوانم هاي لزواني شوكالي للن زي قرد الخالي هاي لزواني شوكالي للن زي قرد الخالي هزار ضوي شيدايا بدر ديوان علي انت كفر بيدينا نابي بقولي هزمالي انت كفر بيدينا نابي بقولي هزمالي